سەلامی خواتان لێبێ برانی بەڕێز و خۆشەویستم خوشکانی بەڕێز. ئەگەر دەتەوێت لە ژیانی دنیا تا کەسێکی سەرکەوتوبی لە ئیدارەکردنی ناوماڵی خۆت، ئەگەر دەتەوێت وا بکەی کە ئەو داهاتەی هەتە بەشت بکە، پێویستە ڕەچاوی ئەم خاڵانە بکەی. خاڵێکی زۆر گرنگن. من لە هەندێک شوێنە بیستومە خەڵکانی کەش باسییان کردووە، بەڵام منش حەزەکەم جارێکی تر ئەرسانی بکەم. خاڵ یەکەم کە زۆر گرنگە ئەوەیە کە لە کاتی شتکڕینتە جیاوازی بکە لە نێوانی شتە پێویستیەکان و شتە جوانکاریەکان. یعنی ئەوانەی کە زەرورن لە پێشن، ئەوانەشی کە جوانکارین لە پاشن. تا زەرورات و پێویستیەکان مابێ، خۆت لە کەمالیات و جوانکاریەکان مەدە. کەمالیات ئەگەر نەشبێ کێشە دروست ناکە. یعنی بۆ نمونە ئەگەر تۆ خانووەکەت بۆ یاغی تازت نەکردی بێ هیچ کێشەیەک نییە، ئەگەر پەردەکەت نەگۆڕی بێ هیچ کێشەیەک نییە، ئەگەر قەرەفەکەت 2-3 ساڵە نەگۆڕی بێ هیچ کێشەیەک نییە. بەڵام تۆ زۆر پێویستە موبەڕیدەت هەبێ لە ماڵەوە، زۆر پێویست بەوە هەیە کەوا سەلاجە و جەمیدەت هەبێ لە ماڵەوە. هەموو ماڵێک تقریبا ئێستا لەم کاتە پێویستی پێیەتی. جا ئەگەر ئەو جیاوازیەتە کرد ئەوە سەرکەوتوو ئەبی. دووهەم، لە کاتێکا کە ئەتەوێ شت بکڕی، سەبر بکە و یەکسەر مەیکڕە، بەڵکو دوای خا بۆ ماوەیەک، هەفتەیەک 2 هەفتە دوای ئەوە ئەمجا ئەگەر هەر لە دڵتا مابێ بیکڕی ئەمجا بڕۆ بیکڕە. ئەگەر بکرێت دوای ئەوەشە هەفتەیەکی کەش چاوەڕێ بکەیت چاکترە. چونکە ئەگەر ئەو شتەی کە ئەتەوێ یەکسەر بیکڕی لەوانەیە لەو دقە حاڵەتێکت بۆ دروست ببێ وات پێ بکە بیکڕی و دوای ماوەیەک هەستەکەی خەسارت کردو کە کڕیوتە، تازە قیمەتی خۆشی ناکاتەوە بیفرۆشی. بەڵام ئەگەر ماوەیەک چاوەڕانت کرد هەفتەیەک 2 هەفتە هەر دڵت لەسەری مابوو، دوای ئەوە هەفتەیەکی کەش هەر دڵت لەسەری مابوو کەوا بۆ ئەو شتە شتێکی زەرورە و ئەو کاتە بیکڕی زوو پەشیمان نابیتەوە. سێەم، هەر کاتێک چوویتە مارکێت شت بکڕی، پێشە لیستێک ئامادەکە بۆ ئەو شتانەی کە ئیکڕی. هەوڵدە لە لیستەکە دەرمەچۆ، یەکسەر مەچۆ بە مارکێت وە بێ لیست و بگەڕی چی بکڕی، دوایی خەسارەکەی. بەڵام ئەگەر لیستێکت کردبێ بۆ شتە پێویستیەکان، ئەو کاتە لە لیستەکە لا نادەی، شتی زیادە ناکڕی. بەڵ ئەتوانم لە حاڵەتی وایە بڵێ من خۆم بۆ خۆم ئەمەم جێبەجێ کردووە، نیوەی پارەکەم بۆ ماوەتەوە. بەڵام ئەگەر بەیە لیست چوو بێتم، بەڕاستی شتێلێکە کڕی جاری وایە هیچ پێویست ناکە، لەو دقە حەماسەت ئەدگرێ و ئەیکڕی. جا ئاگات لێبێ خۆت لەوەش بپارێزە. خاڵی چوارەم، لە خواردن و خواردنەوە و جلوبەرگ و تەنانەت شتی ناوماڵ و تەنانەت لە سەیارە و لە شتەکانی ترە هیچ زیادە ڕەوی مەکە. شت بخۆ تا بۆ تەکرێنەوەشی گیانت بێگەر هەدبێ شتی باش بکڕەوە بیخۆ. هەروەها خواردنەوەش، هەروەها جلوبەرگیش، هەروەها شتی پێویستیاتی ناوماڵیش ئەوانە، هەروەها سیارەکەتیش هەوڵدە سیارێکی باش بێ و پەکت نەخاو زۆر عەتەڵی نەبێ. بەڵام قەت زیادە ڕەوی مەکە خۆشەویستەکانم، قەت زیادە ڕەوی مەکە. هەندێک جارەیە جاری سیارەکەت ئەفرۆشی لە سیارەیەکی کە ئەکڕی چەندین گڵاس زیاد دەدەی، لەبەرەوەی چیە مواسەفاتێکی تایە زیاتر. ئەو مواسەفاتەش لە هەموو عومرتا بەکاری نایەنی، لە هەموو عومرتا ئیسفادەی لێ ناکەی. ئەمە کەی عەقڵە؟ ئینسانی عاقڵی مسلمان شتیوان ناکات. هەوڵ بدە زیادە ڕەوی مەکە لە خواردن و خواردنەوە و جلوبەرگیشە. لە خواردن ئەوەنە بکە کە ئەیخۆی، لە جلوبەرگیش ئەوەندە بکڕە کە بەکاری دێنی، کە بەکەل کردێ لەوە زیاتر بەکاری مێنە. چونکە خەڵکانێکە ئێستا من خەڵک ئەزانم لەوە چێ بڵێم 100 قەمیسی هەبێ، 100 قەمیس، کاتێک ئەوێ بڕا بۆ مناسبەیەک نازانێ کامیان لەبەر بکە، یاخر ئەویش غەڵەتە. هەم کاتت لێ ئەکوژێ و هەم بەڕاستی ئیسرافیشە. خەڵکەیە 3 قەمیسیشی نییە لە ماڵە، ئەمیش 100 هەیە. یعنی هیچ زەرور نییە ئینسان بەڕاستی خۆی بخاتە ئەو مەوقیفانەوە. خی پەروەردگار ڕەحم بە هەموو لایەکمان بکە.